ئێمە لە دوو ئازدا باسی کەرکووکمان کردووە کە بەلامانەوە گرنگەوە ئەبێ بکرێەوە پێشتریش لەگەڵ جەماوەرەکانی خۆمانەوە لەگەڵ دەنگدەرانی کەرکووک و هەموو هاوڵاتیانی کەرکووکدا ئەوەمان دووپات کردوێتەوە کە ئەولەویەتی ئێمە کە ئەچینە بەغداوە بەشداریەکەین لە تەشکیلی حکوومەتی داهاتووە مفاوەزاتەکانیشمان لە سەری هەموویەوە کەرکووک و ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک و ناوسەدا بڕێنراوەکان و هەم بارودۆخی عسکەری و هەم بارودۆخی ئەمنی و ئیداری شاری کەرکووک بۆیە بەڕاستی کەرکووک پانتاییەکی گەورە لە مفاوەزاتەکانی ئێمە هەم لەگەڵ بەڕێز عادل عەبدولمەهدی و هەم لەگەڵ کوتلە سیاسیەکاندا داگیر کردووە کوتلەی پانتایەکی گەورەوە بە تەفسیل باسی وەزعی ئیداری کەرکووک و ئەو هەوڵانەی بۆ بە عەرەبکردنی وەزعی ئیداری شاری کەرکووک و لابردنی بەڕێوبەرە کوردەکان و ئەو وەزعە ناهەموارە ئەو وەزعە ناهەموارە عسکەریە و ئەمنیەی کە کەرکووک پێاتەیە پەڕێ داوامان کردووە کە ئاسایی بکرێتەوە و بۆ ئەم مەبەستە چەندین میکانیزم و چەندین ئالیات خراوەتە ڕوو ناچمە سەر تەفاسیلەکەی بەڵام هەم لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیرانی ڕاستپێردرا و هەم لەگەڵ هێزە سیاسێ کاریگەرەکانی ناو لستی ئیسلاح و لستی بنیاد تێڕوانینەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیان پێ قبوڵە و باز لەوە ئەکەن ئامادەن بیخەنە چوارچێوەی کاری حکوومەتەوە لە داهاتوودا کاری لەسەر بکرێ ئەوەی کە پەیوەست بێ بە حکوومەت و دەسەڵاتی حکوومەتەوە ئەمە لە ڕووی وەکو داواکاریەکی ئانی ئێستای خەڵکی کەرکووک کە پێویستە بارودۆخی ئەمنی و عسکەری شاری کەرکووک ئاسایی بکرێتەوە ئەوەی تریان پەیوەستە بەلایەنی ئیداری دیارە پێویستە ئێمە بەداخەوە حەزمانە کرد و ئارەزوومان ئەوە بوو کە هێزە کوردستانیەکان ببێنەوە کەرکووک و لە کەرکووک ئەنجومەنی پارێزگا کارا بکەینەوە و محافزێکی کورد هەڵبژێرین لانی کەم بتوانێت ڕوبەڕووی ئەو پرۆسەی تعریبکردنەی شاری کەرکووک ببێتەوە و لە ناو کەرکووکەوە ئێمە درێژە بە خەباتی خۆمان بدەین و کەرکووک ئاسایی بکەینەوە بەڵام بەداخەوە کە ئەمە ڕووی نەداوە ناکرێت ئێمە هەردەستە وستان بۆستین و بارودۆخی کەرکووک بەرەو خراپتر بڕوا بەڵکو حیوارێکمان دەست پێ کردووە لەگەڵ پێکهاتەی عەرەبی پێکهاتەی تورکمانی سەرەتاکانی ئەم حیواراتانە ئیجابین و گەشتبینیەکی تیابینرێ بەو هیوایی بتوانین ئێمە لە ڕووی ئیداریشەوە شاری کەرکووک ئاسایی بکەینەوە لەسەر بنەمای ڕێزگرتن لە مافی هەموو پێکهاتەکان بەشداریکردنی هەموو پێکهاتەکان لە دەسەڵاتی ئیداری شاری کەرکووک و قوڵکردنەوەی بنەماکانی یەکتر قوبوڵکردن و ئاشتەوایی کە ئەمە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مام جەلالە ئەمێنێتەوە لە ڕووی استراتیجی و دوورمەوداوە ئێمە چیمانەیە بۆ کەرکووک بە ڕاشکاوی داوای جێبەجێکردنی مادەی 140 کردووە و چۆنیەتی تەرخانکردنی بودجە بۆ مادەی 140 چۆنیەتی دروستکردنی لیژنەیەک لە کاتێکی دیاریکراو بۆ شێوازەکانی جێبەجێکردنی مادەی 140 و مەسیری کەرکووک و دیاریکردنی چارەنووسی کەرکووکیش بۆیە ئێمە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان پانتاییەکی گەورە لە مفاوەزاتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەم لایەنە عێراقیەکان و هەم لەگەڵ سەرۆک وەزیرانی ڕاستپێردراوی عێراقدا باس کردووە بەو هیوایی بتوانین داواکاریەکانمان اتفاقی لەسەر بکرێ و تەفاهمی لەسەر بکرێ بۆ ئەوەی بتوانین ئەو بارودۆخە نالەبار و ناهەموارەی کە کەرکووک پێاتەیە پەڕێ چارەسەری بکەین ئەگەر باسی پۆستی پارێزگارمان نەکردبێ معنای باسی ئاساییکردنەوەی بارودۆخی شاری کەرکووکمان نەکردووە بە تەکید نەک تەنها پۆستی پارێزگاری کەرکووک باسمان لە ئاساییکردنەوەی هەموو جومگە ئیدارەکانی شاری کەرکووک کردووە بە پێی استحقاقی انتخابی کە ئەم محافزی کەرکووک پشکی کوردەوە لە ناو کووردا پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەمە لەگەڵ لایەنەکانە باس کراوە و ئەوانیش ئەوەی کە ئەڵێن گەشتبینین و حیوارەکان بەرەو پێش ئەڕوا ئەوەیە کە ئەوانیش تقبلی ئەمە ئەکەن و تەفەهومیان هەیە بۆ ئەم حاڵەتە بەڵام بەتاکی تەفاسیل هەیە ناتوانین هەموو تەفاسیلەکان لێرە ئاماژە پێ بکەین بەڵام ئەمەلێک هەیە ئێمە بتوانین بگەینە اتفاق لەگەڵ ئەواندا بپاراستنی استحقاقی کورد و یەکێتی نیشتیمانی کوردستان کە محافظە و نەک تەنها محافظ جومگەکانی تریش نەک بەس ئەوەندە لە مەلەفی عسکەری و ئەمنی شاری کەرکووکیشدا بەرەو پێشچوونی زۆر باشەیە و تەفاهمی زۆر باشەیە هەم لە نێوان پێکهاتەکان هەم سەرۆک وەزیرانی ڕاستپاردراوی عێراق و هەم کوتلە سیاسیە کاریگەرەکان کە حکوومەت تەشکیلەکەن لە چەند ڕۆژی داهاتوودا ئێمە لە بەغدا ماوین
مەسلەی کەرکووک دۆسێ هەرە گرنگەکەیە کە ئەمە ئیشی لەسەرەکەین و ئیرادەمان وایە بتوانین ئەم دوو دۆسیەیە بە تایبەتی وەزعی ئیداری کەرکووک و وەزعی عسکەری و ئەمنی کەرکووک نەتیجەیەکی ئیجابیمان دەست بکەوێت کە بێتە مای دڵخۆشی خەڵکی کوردستان و ئەو حەقەی کە حەقی خەڵکی کەرکووکە ئاسایی بکرێتەوە ئەوش خۆی لە پارێزگار و ئاساییکردنەوەی بارودۆخی ئەمنی و عسکەری شاری کەرکووکە بینێ.